جەنگتان لەو بکەم لە سوید وەکو خۆ دەپارێزرێ لە کاتێکدا لە 1940ەوە لە تەمموزی 1940 دوایین شەڕی بووە واتە 212 ساڵ لەمەوبەر لەو وڵاتە شەڕ ڕووی نەدایە شەڕ ڕووی نەدایە جگە لە شەڕی مافیاکان لێرە مافیاوە نیەت خەڵک دەکوژن تاقوتۆقی جەبهەیی نەبووە ئەو جە بزانە چ دەکرێت یەک لە وڵاتی سوید 65,000 پەناگەی دژ بە چەکی ئەتۆمی هەیە 65,000 لەو 7 ملیۆن بە شەش واتە 3 ملیۆنمان دەمری لە ئێستا دیارە ئەو پەناگانە لە کۆنەوە دروستکرایە و دوای فینلەندا و سویسرا دێ سویسرا 100 دانایە و فینلەندا 665 بەس سوید فینلەندا پێشکەوتووترە 65,000 پەناگەی دژی چەکی ئەتۆمی لە سوید هەیە ئەنی ئەگە بە ئەتۆمیش لێکتری بدەن ئەمە سەلامەت دەبی ئەوە خاڵک دوو لەو شوێنانە خۆراک بۆ 10 ساڵ بەردەوام هەیە نازانم دە ساڵێکەوە دەست پێکرا بەس تا ئێستا 10 ساڵ هەیە 3 ساڵ جارێک خۆراکەکان دەگۆڕدرێ 3 ساڵ جارێک لۆ 10 ملیۆنی بزانە ئەو 3 ساڵە خۆراکان دەدرێتە ئەفریقا وڵاتان وەکو یارمەتیدانەکە هەموو پارکرینگەکانی وڵاتی سوید ژێر زەمینەکانی ئەوەیە پەناگەیە کارەبای لێە ڕادیۆ لێ بۆ ئەگە یەکێک لە شوێنێک بزر بوو بە ڕادیۆ یعنی وەکو ئەوە قسە بکەیت ڕادیۆ هیچ شتێک ناتوانێت ڕای بگری خۆراکی لێە کارەبای لێە بە پایەدار بە پاسکل و شتیوالە نیەنەوە شێوەیە چەندانە کارەبای پەیدا دەکەن ئاوی لەژێر زەمینیان و ڕاکێشایە کامل مواسەفاتی هەیە کامل مواسەفاتی هەیە شاخیان کون کردیە یعنی چەند بچی کەمە تاان ئەوە بە سوید سێم وڵاتە فینلەندا دووەمە سویسرا یەکەمە لە کاتێکدا درێژترین وڵاتە لە هەموو دنیا جەنگی نەبووە و ساڵانە 4 جار زەنجی ئاگادارکردنەوە ئاگاداری ئێمە دەکرێتەوە هەموو سەعات سەیەک لە مەسەڵەن مانگی مارشە ئەوە لە مانگی شەشە لە مانگی نوێ لە مانگی 12 یەکەم هەفتەی ئەوازەم سێ شەمانە سەعات 3 دەست پێ دەکرێتن جەڕست ینی بە مکەبیرەی گەورە زەنجی ئاگادارکردنەوە خەڵک پەروەردە دەکرد لە کاتێکدا 212 ساڵە زەنجی لێ ڕوونەدایە کەچی لەو کوردستانێمە هەموو ڕۆژ شەڕە تاقە و کلاشیکۆڤە 35 ساڵە وەرە ئەی هاوار چۆن شەرم لە خۆتان ناکەن ئال بارزان و ئال تاالبانی یەک زەنجی ئاگادارکردنەوەتان نیە کورە سافیرەتان نییە کاکە زۆنی ئاڵتۆنیان دروست کردە سافیڕەیان نییە بە خەڵک بڵن کاکە بڕۆنە ژۆرێ حکومەتداری ئەوها نییە مەسرور بارزانانی پاڤل تاالبانی یعنی تخوا مەعقولە درۆن بە کەیف خۆی دێ ساروخ دێ کەس ئاگای لێ نییە زەنگەکی ئاگادارکردنەوە نییە مەلجە ئەگنیە کاکە ئەوە کۆن نەبووە بەس ئەدی ئێستا وەختی سەردەمی بەعس هەبوو هەموومان لە بیرمانە جێش کە تەیارەی ئێران داهات زەنجی ئاگادارکردنەوە هەمویان دزی ئەوەشیان دزی یعنی لژنەی تەندروستی نییە لە گەڕەکان کەەوە دەبی زۆر زەرورە کاکە ئەوە بتە جەنگ ئەتو دەبی لژنەی فەرعەکانت گەڕەکانت هەبی بۆ ئەوی حتا تا ئاستی نەشتەرگەری بچی و چی لێ بکرێ چکو ڕەنگی نەگاتە ناو شار لە بە جەنگ لژنەی ئەمنی یعنی چ بڵێ پێویستە کاکە ئەوانە عەقڵیان نییە بەس چاویان پارەکە دەبینی ئەی هاوار لەکوێ بووە زۆنی ئاڵتوونی نوێترین مۆدێرنە بەس بە ئارامە کور هەتا یاگر کوژێنەوە شتی دێ بە خۆتان دەبینی هەموو جارێس دەبی وەکو خانێکی دروستکە بێ دەرکەبی کاکە ئەدیش ئەتوو دوێ ئەو پێرێ وەیسی بارزانی هەڕەشەی تونند هەر وەکو باو بۆ برایەکانی بە تونند ئەوی وا بکە لەگەڵداینە دەبی ئەمنی قەومی کورد بپارێزرێ شوێن پیشان نەدرێ ئەمە ڕۆژ یەکەم ڕامگەیان چەند سعات یەکەم وتم نابی کاکە ئەو شوێنانە ئێرانی استفادەی لێ دەگا بەڵام تێڤەکانی خۆتە لە هەمووان زیاتر بوو دووش کاچ خۆم خۆت مۆڕ مەکەوە لەو ڕۆژنامەنووس ڕۆژنامەنووس حەق خۆتی خەبەر بڵاو کاتەوە لەو شوێنەدرا لەو شوێنەدرا دیانی چی ینی تو جەنگ بە هیچ نەڵێ تەحلیل بکەیت بەڵام ناکرێمەوە شوێن دەستنیشان بکرێت زیان دەستنیشان بکرێت مەسەڵەن لە معنەویاتی خەڵک ئەوە بکرێت سۆ ناتوانانی
لە مەسیف و سەری ڕۆژدە درێ 700 کۆمنت لە بۆ من نووسرای 500 پارتیە بەو ڕەمەزانەی جوێن دەدەن جوێن داوە شەیزە لەم باشە ئەوەکانتان بەتاڵ نابی ڕۆژوەکانتان کەلتورێکە هەتان بە ئەرهاب بەڵام مەرجە ئەکتان نیە بەڵام زەنگێکی ئاگادارکردنەوەتان نیە حکوومەت بووە 7 ملیۆن کەسی لە ملبی ئاگادارکردنەوەی نەبی لە ناو گەرمەی ئەو جەنگە بی دوای ئەو هەموو مەغزەنە ئومێد خۆشناو دەڵێ بای 6 مانگمانی حکوومەتی هەیە بەس بەم برێوەرە چی هەیە لە ئاردی زیاتر هەموو کاکە بزنسەکان کۆمپ ئەوەیان هەیە شوێنی خەزمکردنی شمەچە چستان هەیە لە سایلۆی زیاتر